بیرەران و بیسەرانی هێژە ئەم کاتتان باش لە ئەڵقەیەکی نوێی پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەخ لەگەڵ کاک ئەنوەر شەمەی بەردەوامە بین لە گێڕانەوەی چیرۆکەکەی. کاک ئەنوەر بەخێر بیتەوە. سپاس، مەمنون کاک سەلام. کاک ئەنوەر گەیشتینە ئەوەی کە ئیتر تۆ و باوکت ئەچنە ژووری 5. ژووری 5 لەسەر مەمەڕێک بوو، ڕاڕۆیەک بوو، بێزەبت بەردەمەکەی کراو بە دیوار. بەڵێ 5 و 6 و 7 و 8 لە ڕیزیە لون تەواو زەنا بوو دیارە لێ بوویت 4 و 3 لەم بەرامبەر 5 بوون. بەڵێ کاک سەلامی جان، ئێمان بردەوە ژووری 5 ئەوە بوو کاتی خواردنیان نایە بە بەکر ئەوای باوکم بێ بردا بۆ خواردن و سەر ئەوە شتانە خواردنیشی بۆ ناخورە. ئەویش لێ بوو لە ژووریەوە بوو. بەڵێ بە یەک و نامانە خوارد. خۆڵی خۆش بە لێک ژوورا بوون. پێم وایە بێکی دەبوو 1970 ئەمە دیری ئەمن حاتەم نەقڵ بوو عقد خەڵەف بووە مەدیر. ئەتر لە کەم و زۆر تەعەزیبی بەکەیان ئەدایەوە. شەید بەکر وتی باوە ئەم مدیرە تازە هاتووە 100% ڕێمی مەکە. ئێوە خەبەرتان نەبوو کە مدیر گۆڕاوە؟ بەڵێ چۆن خەبەرمان نەبوو. بەڵێ خەبەرمان هەبوو کە حاتەم ڕۆشت عەقد خەڵەفە. حاتەم پیاوێکی ئەسمەر بوو، خەڵەف پیاوێکی تۆزێ سورکە لە تۆزیان پیاوە قۆزیش بوو، گۆر بە گۆڕ بێت. ئەمە گەشتینە مانگی 10. گەشتی مانگی 10. شەید بەکر دەستی بە کەلەپچە دایان بەسرا بوو، نەیانە کرد. خەڵکی کەیان تەعزیب بەدایەوە بە هەمان شت شەید بەکرەوە ئەتراف نەکەیت. هەم دیست لەسەر ئەو خەڵکە شەید بەکر لیانی خوارد. لیانی شەید بەکریش لیان کاک سەلام جان کارەبا لە هەموو جسمی، هەموو یانی فیشەک بوو، کارەبا بە گوێچکە هەم دەستجگەریان تیا کوژانەوە سەر خەڵک، یعنی تەعزیبە خۆی تەقریبەن تەواو بوو. ئەتر لە ئەمنەکەی ئەتر کاک سەلام جان 4 جار 6 جار تا 8 جار تەعزیب تێنە تافنەکرد وازە لێن. ئەتر گەر ڕەمیکەنەوە خۆیان دادن بۆ ڕێمیکردن، ڕەمیشنەکەنەوە ئەو خەنە ژوورێکە و بەزەوانە هەر ڕەمیکردن بوون. ئەو زلمانە کە زابت و شتی بکوشتایە بەخوا نەک زابت و بەخوا بەدەمانچێکەوە باوەڕکە بەدەمانچەوە خەڵک گیراوە تدی پێشمەرگەم بەخوا پێشمەرگەش نەبوو لەگەم نەبوو لەو ئەمنا دوایی ڕەمی کراوە لە ئینتیفازەکە پۆستکارتم دیوە سەرەکەمتم بە ئەنەوە فڵان کەسە ڕەمی کراوە. ئەتر باوکم خوا فیگاچوو خواردنوشتی دایە، خواردنیشی بۆ ناخورە، وتی باوە هەموو گیامە خورێ دەسم ناکەنەوە، فشەکەم نەبێت چۆتەوە تەعزیب و فشەکە بەس ئەو خورانی گیانم هەر ئینسانەکە برینار کرا گیانە خورێ. زۆرشم سەرمایە بەتانێکم بۆ بێنە. ئەتم بەتانێکی خۆم ماپەی ئەو ژوورەیە مەشتر مانگی 10 کاک سەلام ساردا ئەو پانگاری شەکرد، پانگەکە ناکوژانەوە سەرمامان بۆ. ئەتر ژوورەکەمی ئەسپێ خواردنیشان بۆ هێنان، خواردنێکی کەم لە قاپی ماستە هەبوو، قاپەکەیان بڕی سەتڵی ماست. بەڵێ سەتڵەکە هەر پەوتکیشان لە هەماشە دروستە. ئەمان نوشتانە و بەڵێ بەپەتێک. ئەو ژوورێک من وای لە بۆ مودەکەمە وای لە بەرەو 30 نەفەر ڕۆشتن. نەفەرێکیان هێنان مستەشار بوو، مستەشارێکیان هێنا کردیان بە مراقیبی، ئەوە هەموو ژوورە مراقیبێکی وایە کاک سەلا کردیان بە مراقیبی ئەو ژوورەی ئەمە لەگەڵ کابراکی کە ناوی تەحسین بۆ ئەو ڕەفیق حیزبی بۆ گرتی بە ئەوان دەسانە ڕۆشت با چوونە دەریشەوە، یعنی دەرەوە ناو ساحە شتەکە.
مستشارەکە ناویشە زانم بەت نازانم چی بەسەرا و قاتێ شاڵی سووری لەبەرا بوو هێنایان ئەو بوو مراقی بە ژوورێمە و تەبەن نەیەتوانی بەسەر خەڵکە بخوڕێ ئەوان نەبوو لەوە منوشتە خەڵک خەمێت سا ئەو کاتە کاک سەلام ئەبوو عەلیە گەبوو ئەو دەرگاکانێک کردەوە مەجموعەیە کلی بەم شانەیەوە بوو باوەڕ بکە کە ئەو کلا هات ئەو زڕی کلاکە ئەو خەڵکە مێترسە ئەو مەجموعەی کە باسم کردین فەردەکە بوو کەیوان و ئاکۆ و عوسمانوان ئاکۆیان نا هین ئافۆ و کەیوانیان نا ئاکۆ و عوسمانیان نا ئەو ژووری منەوە ژووری پێنج ئاکۆ کوڕێکی زەعیف بوو چاک و دوو بجامەیەکی لەبەرا بوو لە ماڵەوە گرتی بە جەردەکە بەد پێ بوو ئەوی لێبردنەوە تاوە بەرە بین و دڵی زۆر خۆش بوو تر تقریبا نزیکەی 1970 تقریبا 15 ئەو ناوە بوو وتان حاجە حسێن بێت سەعە 11 بوو پێش نان خواردن وتی یا ئەڵڵا ئەو یا ئەڵڵایە بوو ڕۆشت باوکم نەدیەوە دوای 2 هەفتە ئەمان بردە ساحەکەوە ڕشوشتانە داشتن من ڕشم کەمادەوە خەڵکی ڕشیە بوو ئەن قسە ساحەکە بوو نووی سەعاتێکی پشتمان بە خۆرەکە بەر خۆرەکە بوو ڕوومان لە دیوارەکەەوە بوو کەیوان و ئاکو ئەوانیان جا کردەوە کاک سەلامانیان بۆ ڕێمی کردن برد ئەوە دوای بردننی باوکت بە باوکم ڕێمی کرابوو من باوکم ئێمە بەڕاستی نەمازانین ڕێمی کراوە ماچشمان ناها و سەباسیێش بۆکەم کات ئێمە تاوان بریان بۆ سەماوە تۆ ئێستا ئەوەنەت لە بیرە کە لە ژووری پێنج ناوێن خوێنەوە ناوێنە دەرەوە وتی یا ئەڵڵا ئەو کاتە بەکرخوا ئافریکا لە ژووری تەعزیبەکە دەران کرده بوو لە ژووری حەوت بە تاقی تەنیا بوو ژووری حەوت کەسی تیانە بەڵێ ژووری 6 تقریبا فول بوو بەڵێ 8 بە هەماشە بەس حەوت بەس بەکریتیاوە شەید بەکریتیاوە بە هەماشت دەستی بە کەلەپچە و بەسراوە چەند جارێکش بە ڕایڕەحیمی دەستم کەنەوەتی دەست ناکەم نەیە کردەوە نانشی بۆ ناخورە هیچ باوەڕکە ئەم مودێ سزە بوو دەمی لە نان نایە ئەو نانەی بەکرد شەید بەکرد باوکمێ ناوە من و باوکم ماکرد ژوورەکەمان لێکۆ نزیک بوو هەموو سەعات 12 بۆ 12 و کاتی ناخواردن باوکمیان باوم کرد خوا لێی خۆش بێ کە چی بۆ لای بەکرد بیا بە دەست سەر ئاو شتێکی پێ بکە و نەیەتوانێ هەموو گیانی فشەک بوو ئەو دەقەق دەسانە کردەوە و تەواو ئیتر دوای ئەوەی کە وتە دوای ئەوەی ناوی باوکت خوێنرایەوە بە چەند ڕۆژ ئێوەیان بردە ساحەکە کاک سەلام تقریبا دەشەرێک ئەو نانان بردە ساحەکە ئەو مەجموعیان جا کردەوە هەم زیات من نەمزانی باوکم لە ژوورێکی ترە ژووران پێکردنەکە بزانیت هەموو دایم لە ژوورە نامایت ژووران پێکردین کە ئێمان بردە ساحەکە منیان بردە ژووری 5 دایان برد مریوانە ژووری 5 ئینە ئاف و 8 لە ئاخیر بوو بەڵێ دوای 5 شەو لێ وتیان حەزەکەی دایکە بینیتم چۆن حەز ناکەم بردیان وەلای دایکم وان هەموو لە ساحەکە بوون دایکم خوا ئەفریقا هاتم ماڵ و منەڵ ئێمە 12 کەس بنگیرا بین ئەو عایلەمان 12 کەس وەکو پێم وتی عایلەکەی ترچیان لێ هات ئەوان بەربوون ئەوانان بەردا لیان کۆڵی بۆ کە بێت ئەوان نوان نەورامین و هیچ مێنێکیان بۆ ئێمەنێ بەراندا بوون ئیتر وتم دایە باوکم لایەوە نییە ناوەڵا ئەنوەر ئەلای توتم با لای من بوو 2 هەفتەیە بردووانە وەڵا لای من نییە دەوتم داواتی لە ژوورەکانیم ترا بێت منیان بردە ژووری 8 کاک سەلام منیان بردە ژوورە هەمان شت فول بوو لە خەڵک
کابرایشان هێنا پێشمەرگەیەکیان هێنا لێ زۆر بانەوە بانگە لە سلێمانیە کە هێنابیان دایک وان دیبیان لەناو گونیە هێنابیان خۆی بچووکێ بوو شەید حەمە قەمور ئەوە کەوتە مانگی 11 تێگەیت ینی کەوتە مانگی 11 من ناگەم لە باوکو بەکر نەماوە کەسمان وامان زانینتر لەو ژوورەیە ئەمان نابێتە ژووری حەوژووری حوتە هەدا قس هەتا دوایی کردیانەوە وتم بەخوا بەکرد لەوە چێشێت بەکرد لە خەسخانە بێت و باوکمیان بە دیارەوە بێ حاکم بەڕاستی ڕای ڕەحیم پێم وتی لە خەسخانەیە دایکمان ژاگادار بوون کە پێم هاکەرەکە دایکمان وتم باوکم نوتی بەکرد لە خەسخانەیە و باوکوش بە دیارەوێتی خەسخانەی عەسکەری بەس ئەوان بەداخەوە ڕەمی کرابوون هەر لە ژووری حوتە ڕەمیان کردو کاک سەلام بۆیە ئەڵێم لە ژووری حوتە دوو کوڕی لێ بوو ئێستاش ناوەکان چاکەزان لەمە مناوتر بوون یەکیان ناوی تەها بوو خەڵکی شانێری بوو ئەو کەشان ناوی کرمانج بوو ئەوان لە مناوتر بوون ئەوانم برد ژووری حوت پاکردنەوە هاتو یای بەسەتی ئەحبەرە ئەو ژوورە هەر ئەو ڕۆژێکە باوکم بان کرد بەس عەقڵم بەوە نەشکا دێشم لە تەقەوە نەبوو وەتر ئابێ بە دەنگ بێ بەچێتی ئەو ژوورە هەرمی خوێنە ئەڵێ زلایمان تێ کوشتووە مەسە شارەکە کە مراقی بوو سەرشی منی کرد و ئاوایشی لەوان کرد بەس عەقڵم بەوە نەشکا بەڕاستی تۆ دەنگی تەقە نەهات یۆمە لە تەقەوە نەبوو ئەتر ئاب کاتی بە سەود بێتم ئەو زلامی تا شێت کراوە 100 زلامان تێڕەمی کرد ئەوان وتیان لە ژوورەکە بەس بەکرد لە ژوورا بوو کەسێکی تیانەبوو ژووری حەوت وتیان هەمووی خوێن بوو هەمی خوێن هەر هەمی خوێن بۆ ژوورەکە عەقڵم بەوە ناشکا وەڕاستی کە بەکرد بە تەمای ڕەمیکردن نەبوو بەس بەڵێ دوایی کە مدیرەکە هەوو خوتی ڕەمی مەکەن باوکم پێشەوە بیبم خوا لێ خۆش بێ وتی ئەنوەر من لەسەر بەکرد ڕەمیشم کەن بە خەیاڵمان نایە وتم باوە بۆ وتی نەمزانیوە ئازایە وتم باوە بەکرد ناوی هەیە لە ئازای وتی ڕاستەکەی بەس ئەم جۆرە ئێسا قەت نەمزانیوە ئەی مدیری ئەمە خۆی پێڵێ تۆ پۆڵای تۆ ئاسنی ئاخە تۆ چی بوو هاوار ناکەی بۆ هیچ قسێ ناکەی وتی بەو خۆیە لەسەر بەکرد ڕەمیکەن بە خەیاڵمان نایە باوەڕێکی دوای دوو ڕۆژ باگیان کرد ئەو بانکردنەتەوە بۆ شەیدیان کرد ئەی بەگشتی ڕای لەسەر ئەو وەزعات چی بوو کە عایلەی ئێوەی تێکەوتە بوو ژن و مەناڵ و هەمووی لە ڕای چییە ئەوی بی باوکت باوکم چی بکات هەمووان گیرا بووینە هیچی وت مەسەلەن لەو هیچی نەوت ڕۆژانەی پێکەوە بوون بیچی وای باس ناکە بازەنە باسی بەکرێ کرد چۆن تەعزیبێن چۆن هیچ قسێ ناکە وتی پێم وتۆ بەکردەوەی کە ئازا بوو بەڵێ زۆر پێتە لەم وتێتی ڕەمیم کەن لەسەر بەکرە خاڵمەە وتی پێشم تۆ بەکرجان ئەتراف کە بەزیتر لای تۆ هیچ گلەیەکی نەکرد کە بەهۆی ئێوە بە هیچ جۆرێک وتی پێم وتۆ بەکرجان ئەتراف کە دی باوە ئەتراکم یەسەر ڕێم مەکەن یاک سەر ڕێمی کردن لەواتی ئەوە شتیا بخۆشە بەزن ئەتراف ناکەم بەرگی ئەخم و تەحەمولاکەم ئەو تام بینی هەموو ژیانم فیشەکە هەموو ژیانم سوتاوە بچ چوار ساعتی خوا کارەبا لە گوێچکەمایە ئێستا بە باسی ژووری هەشت بکەین کاک سەراویجان لە ژووری هەشتا حەمە قەموریان نابووە حەمە قەمور پێشمەرگەی حەسەک بوو بچووکێ بوو تەبەن ماڵ و مناڵیشان گرتە بوو لای تەوارێکە لەوی ئەخباریان کرده بوو دوانێن لێ کوژرا بوو پێم وایە کامەرانە سوور بوو یان بورانە سوور بوو لەگەڵ ئەوی کە ناوکم بێتوانێ لە ماڵی کوشەکەی حەمە قەمورە لە حەمامە بوون مفۆز عەلا و ملازم عەلیابیان بەسەریانە هەمەیان حەمە قەموریان گرت خەڵکە لە ساڵی 1970 مانە لە فەیسبوک شتا بڵاو بێتەوە شتی وانە مانگی 11 1970 من خۆم پرسیارم لێ کرد
هیچی بوت لەناو گونیە ئەو حەمە قەمورە بوو بۆ لەناو گونی هێنا بە ناو گونیەکو نازانم مامۆستا نەرمێنی خۆشکی گیرا بوو زاوەکانی هەمی گیرا بوون دایکمان بوونا بە زاوەکەدا من بوونای کاگاراز بوو ئەتر خستبە ناو گونیەوە نازانم ئەوش دایکمان خوالی خۆش بێ براکانم هەدا دیبیانە لە ساحەکە نەفەریان خستە بە گونیەوە وتیان بچووکێکی قەمورە کە لە سزم بەربن متمەوە هەموو قەمور وێنان بڵێن قاتێکی لەبەرە ئێستا گەر زۆر ڕسم هەیە ڕسمی بڵاو بۆ تۆ کاتێککە ڕەمیەکەن پەڕێ بە چاوت نازانم دیتیان نردیوە لە پەیجی شەیدانی کوردستان بڵاو بۆتەوە ئەویشان ڕەمی کرد بڵێ هەر تاسە سەر و نوگمە کەس مەیتیار نییە ئیتر ئەو بۆ هەمە قەمور خۆی یان خەڵکی نا بەتەنیا خۆی دوانی لە ماڵە کوژرا بورانە سوور کامران سوور لە ماڵان کوژرا 3 کەس براتوو بنەوانی پێشمەرگە بوونەوە پێشمەرگە بوون بەڵێ پێشمەرگەی شوێسارز بوون ئەو دوانە شەید بوون ئەو دوانە شەید کرا هەمان قەمور شەید هەمە قەموریان بە ساخی هێنا من پرسیارم لێ کرد وتی وەڵڵی لە حەمامە گیرە کامران سوور برادرم بۆ شەیدان کرد وتی ئەوتی کوشتە وایوت لەگەڵ هینا بەخوا نایک ئەوکەم لە چۆتەوانێ وتی ئەویشان کوشت منە هێنا وتی خواگەدارە ئەو دەمانچە لەخت بەر لە حەمامەکەی نابێنێتی دەمانچەکە بەدەست من گەشتە ئالامێک سەرە کوشت هەمە قەموو پێیا زۆر ئازاو باوەڕ بکە ئەو متعزیباندا ئەوش ئاخەکی ناکرد ئەتر دەشۆ لای من بوو تەقریبەن بردیان ئەو بردنەتر دوای بیسمەوە تا سەر و نوگمە مەیتی نییە تۆ تا چەند مای تۆ لە ژووری هەشت کاک سەلامیجان من ئەتا کۆتایەکەی لەو ژووری هەشتا مامەوە کۆتایی تقریبان 22 بوو هەمووانم بردە ساحەکەوە دایکموان مەبەستم تەنیا دایکموانە ماڵی خۆمان بردیانین ساحەکەەوە وتان ئەتان بین من بە ڕای ڕەحیم لە ساحەکە وەسا بوو لەگەڵ ئەو ملازم ئەحمەدە کە تەعزیبی بەکرێدا ئەم جاریان محمود لێبوو تاریق نەبوو وتم کاک محموو بۆ شۆمانە بن بەرمانێن وتی نە هەتا من بۆ جنوب دەیوتی بەڵێ ئەدنەی بۆ فڵانت هەتا من بۆ جنوب وتمەی باوکم نەمێرا باسی بەکر بکەم بەڕاستی رانەکە چی بوو کاک سەلامیجان شەید بەکر دوو ملازمەوەری کوشتە بوو سیانی بنار کرده بوو ئەوە شتێکە ئێستا بۆ جەنابەتی جێرمەوە بەس بەدەم خۆشە بەڕاستی کارە ساتێ گەورەیەوە ئەتر ئەو ساری کە پرسیان کردین هەمووتان لەناو هەمومان لەو سارە بردین بۆ بە دەرگی سەرە ئەم سەرە ئێستا کە ئەم کەلتورەکە ئێمە ناو سارەکە بوون دانەبەزین ئەم نوشتەکان دابەزین سەرا لێ مرکزی شورتە لێوا بوو تقریبا ساعاتە بۆ ساعاتێک ماینەوە بردیان بۆ تەسفیرات سلێمانی سزنی گەورە کە ئێستا پارکی دایکە بردیان بۆیە منە قسە ناو پیاوەکان تر ژنوشتەکان دایکمانی قسە ناو ژنەکان و هەفتێک ماینەوە لێ تقریبا لێ کوردشتیشی زۆر لێ بوون هەموو کوردن تەنانەت مفۆزشتەکانیش لێ کورد بوون بەس پێمەوت ئەمانوت بەرمانینان چیان جوابیان ناداینەوە باز ئەنوتی بوتی ئیم شەو خۆتان حازرکەن شەو باوتی بانی زوو خۆتان حەزەکە ئەتان بین تم بۆ شوێ تی نازانین نیمە مفۆزێ بوو کول بوو لە باسی سنی گەورە بۆکەم وڵاتر هەمانە خسە ناو کۆستەرێکەوە ئاگەممان لە باوکم شەید بەکر نییە چیان بەسەراتەوە بردیانین بەرەو کەرکووک بەپاس هەر ئێوەی تیابوون بەس خۆمان بە حیمایەوە یان بە حیمایە بەڵێ ساهرێ لە پێشەوە ساهر لە دواوە ناو کۆسەرەکەش سیامان لەگەڵا بە شورتە ئەمنە بردیانە تەسفیراتی کەرکووک سزنی تەسفیرات
بردیانە ژوورە و تقریبان 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ لێمانەوە. لەش بانی زوونانە خۆ دینەوە سەرەکەم دایکمان لە ساحەکان ساحێکیان ساحێکی تا موسنی خۆت عادەتەن ساحێکی هەیە سارێکی کیان هێنان جاریان کەپسێ بوو تەلبەن بووانتە لە خۆتمانە بینی وتمان بۆ کوێیە وتی بۆ بەغایە تورکمان بوو بە هەمان حیمایە و هەماشە دەما ئەو مەجموعە ڕۆشتن بۆ سلامانی گەڕان مەجموعەیەکی کەرکووک کورد لەگەڵمانە بوون ئەتە بردیانە دووسخورمات و ئەمە پاریشمان سپێنێ برسیمان بوو ئەتە خەڵک بەڕاستی خواردنیان بۆ هێناین خەڵک پاییدا کە بە بۆشتان بۆ هێناین تیانەمانە سزنمانەتە خەڵک لێ خواردن شتەکانیان بۆ کڕین دەکەس بن باوکم و شێت بەکر نەمابوون نەمە ئاگەمانێ نیە بەس کە ناو سارەکەی ئێمە دەکەس بووین تۆ دایک و خوشک و براکانت خۆش و براکانمان باوکم دوو خێزانی لە ڕێگا چیتان وت دایکت چی لە ڕێگا نەمانەزانی بۆ شوێمانە بن بۆ شوێمان نابن چیمان بەسەرێنن بەس دایکت باسی چیە کرد لە ڕێ ئەموو منە داجان خەمن نەبێ من پێمەوتن تەمەن بێ لێمان بێ داجان خەمن نەبێ بۆ هەر شوێنەمان برن ئێمە بە شانازی بە بەکرەوە بکەین نانۆژیان بەخوا شتێک ناترسی ئەوانی کەمان مناڵ بن براوشت کوشتەکانێکم ئەو کوشەم گەشوو کردبوو مناڵ نەبوو سا لە مناڵتر بوو ترسان مناڵەکان وەترسان چۆن تەنانەت من سەرمان بوو من هەر ئێستاشان حەزم بە سەرمانێ قەت گیانمە لەرزی با بڵێن باوەش نەکەم وتی ئەمەرەوە ترسیت وتم بەخوا ناترسم سەرمامە مانگی 12 بوو بەرون نزیکی مانگیەک نزیکە بووینەوە تەقریباً هەفتێکیش لە یۆماینەوە لە کەرکووک و لە دەسپیراتی سلێمانی و وڵاتە تقریباً لێو بردانین بۆ سیزنێک لە بەغدا پێم وایە تەسفیرات بوو دایکمانیان خستە ژووری ژنان منشان خستە ژوورێکەوە کاک سەلام کە ژوور چوم سێرەکەم ژوورەکەم تا تەربەرێکی هەیەتە دەرگایکیان نەبڕۆ ژوورەوە چوم ئەتە فەر بوو لە خەڵک فەر بوو لە خەڵک مەجموعەیە لە سوچەکە دانیشت مەجموعەیەکە لە سوتە مجموعەیە بە پێوە سابوو مەجموعەیە خۆیانە شوارد تاریکیش بوو کەس هەر عادەتەن کەچیتی تۆ یەکەم جار دەرەوە ڕوو ناکەیتە ناو سینەکە تاریکە تا تۆزێ دانیشی و دۆ ڕوو نەبێتەوە بەڵێت ئەتوتم بە خاتری خوا مەلێرات چی بکەین بێرا بمینەوە تو پێ شێتشی تا وشێت دانی کتاب هەر دیزاشانە ڕێ ئەوە لەبەری خۆی هەمێ دەڕی هەڵا کوولین ماینەوە هەفتێک لێوە ماینەوە بانگیان کردین خۆتان حازرکەن بایانی زوو بۆ کوێ بۆ سەماوە ئەو ڕێگا زۆر دوور و درێژ بوو بردیانین بۆ سەماوە لە سەماوە سزنەکە ناوی هین بوو خانە بووشت بە قۆشتێکی وا بوو بزە بناوەکەی میچوتەوانەیە خەنار ناوی خەنار بوو کە بردیانێتر هەمی عارەبە لێ دایکمانیان مەجموعەی ژنێکەشی لێ کورد بوون گیرا بوون پێش ئێمە دایکمانیان قسە لای ئەوان ئەو دوو برایەکەشم هەر لاوان بەیەکەوە بوون تۆزە گەورە بوو بوون بەس دوای ئەوانیان جاکردە بە تەنیا لە چووکم تەنیا دایکمان لە ژوورانە بوون ژنێکەشی تا بوو ئەوانیان قسە ژوورێکی تایبەتەوە ئەو دوو برایە تۆش بە تەنیا لەگەڵ منیان بڕخۆیە کاک سەلامجان بە تەنیا نەبووم کە منیان بر سەرەکەم زەڕەنگەکان هەمیان لێن جەماعەتی زەڕەنگ ئەوەی لە سلێمانی بەڵێ کەلام نەکا بەیەکەوە بن هەمیان لێن منیان بردە لای ئەوانەوە یەکەم جار ساحەکە دوو ساحە بوو یەکیان ئەم ساحە بڵێن ژوورێک لەمداوە بوو ئەم بەری ژنە بەمە ژوور بەس کەسی تیانە بوو ئەو بەر تیا بوو ئەم بەری ژنان بوو ئەتر بۆ ناوە ڕۆی ژووری ترە ئێمان بردە ژوورێکەوە مفۆزێکی عربی لە بوو مفۆز گیرا بوو سەجەم بوو پێم وایە لەسەر قەتڵ گیرا بوو ئێمە قسە
ژووری ئەو مفۆزە بەتەنیا بوو هەر خۆی ژیا لەو ژوورەیە ئێمان قسە بە ئینەکانەوە بە جەماعەتی زەڕەنگەرەکانی شۆ کاک عەبدوول و ئەمان قسەیانە بەکری زەڕەنگەر و مەجموعەی زۆر بوون قسەیانە ژووری ئەو مفۆزەوە کاک سەلام باوەڕ بکە هەفتانە جاروا 20 بۆ 30 نەفەریان ڕێمیە کرد لەوێ بەڵێ هەمیشی شیعە بوون فێراریان کردبوو ئێوە گوێتان لە تەقە بوو کە ڕەمی ئێستام پێتەڵێ کە ئەیان بردن ئەو کاتە ئەیان کردە ساڵی کەپسەوە پیاوێکی لەو خەڵکی هەولێر بوو لێ شورتە بوو نایە جومعە بوو ئەو پێوتین بە زیارۆکە بە ڕەمیکردیانە نەشاتنەوە بە لەقەتیانەکەوتن و لەقان لە سارەکایە و ئەو کاک عەبدوڵان ئەوان چاگاگەدارن کەمی ئەو پیاوە هەولێری بوو پێوتین هەمیان ڕێمی کرا یعنی هەفتەنەوە 20 کەسیان لێ ڕێمی نەکەن ماوەیە 2-3 قەعی زۆر گەورە بوو ئەوان بەیەکەوم زۆر گەورە بوون ناوم نەبینی ئێمە ناخسە بەس کە هاتنە سەحاکوان ئێمە ناسەحاکۆ تێکەڵ یەکە بوون بەڵێ ماوەیەک ویسان ڕاکن کەوچکیان پێ بوو کەوچکە بە کەوچک ئەو دیوی سەحرا بوو هەمی دار خوورما و شەو یا خوورماکەن ئێمە دیار بوون بە سەربانەکە حەلە توشتی پێوە بوو ویسیان ڕاکن مەجموعەیەشان دە خەڵک کە سز نەکرا دام هەوڵەیە هەوڵی ڕاکردن دایمەیەت بۆی بکرێت کەشف بوون کابرای کەشف بگرن ناخۆیانە ئەمانە لە سز ناوشتانە هەن کاکسەلە لە هەر شوێنەکە بیت تان لە ئەمنەکەی خۆشمان تیا بووین ئەمنەکان پیان دانەوە بزە خەڵکی ترەوەنێ هاتن بۆ منم بۆ نمونە بۆ لای نەفەرێک پێشمەرگە بۆ قسەی لەگەڵاکە قسەی لێ دەربێنەوە دوایی هەموو قسەیەکرا بۆ قسەی ناکەتە بۆ جۆرە پیاوی خۆیان دایم هەبوو لە ناو سیزنەکانە خۆشی سزم بوو پیاوەکە حەنی سزم بوو بەس بایانەکەوی ئیشمان بۆ بکەی ئیتر بردیان مەجموعەیە زۆریان برد مەجموعەیە زۆریان بردتر بە دیزاشە و بە بیجامە و سزن درامی مەجموعەیەشیان برد ڕەمیان کردن ئەو جمعەیە بەیەمەیەوت کوردێکی خەڵکی کەرکووک وینە عەفو و هەولێر بوو بەس لەوێ مفۆز بوو بەس ئەو کوردەشی تیا بوو ئەتر ئێمان لەوێ لا بردیان و لای حوشەی پشتۆکە یەکەم جاتم دایکمان لە شوان دایکمان بەرامبەریە من بەس دوورە تقریبا 150 مەتر لە ئێمە دوورە ترێ بینین بەس لە دوورەوە ئەو دوو برایەشم محەممەد وەکرەم تۆزە گەورە بوو من قسمانە ژوورێکەوە بەتەنیا خواردنوشتیان پێێتەوە زیاکە عایلەی تری لێ بوو بەڵێ عایلەی لێ بوو هەولێری لێ بوو لەگەڵ عایلێکی کە ئەو پیاوە بوو ئەوی من مامۆستا سەدام حوسێن بووم کاتی خۆی حەو کچی گیرا بوو کوڕەکەی پێشمەرگە بوو کورد خەڵکی هەولێر بوو پیرێ بوو ئەو کاتە پیر بوو ئەوی کاتی خۆی من مامۆستا سەدام حوسێن حەو کچی هەبوو خۆی و کچەکان و ژنەکەی گیرا بوو پیاوی کە گیرا بوو خەڵکی نسا شاید کۆنتاکمانەیە لەگەڵیانە لەگەڵ کوڕەکانیا خەڵکی مەتیقەی هین بوون ئەم مەتیقەی لای ڕانی و قەڵات زێ و مەتیقانە بوو خۆی و کچەکەنای فاتم بوو پێم وایە بە نەخۆشی مرد ژنەکەی و ئەوان زۆر نەبوون گیرا بوون زە کوڕەکان گیرا بوون لەسەر کوڕەکان گیرا بوون ئەتر ئەوانەی کە لێوە بوون ئێمە 6 مانگ حیزەکەی ئێمە 6 مانگ هیچ زیستکرابن بە ئەمری عەلی حەسەمەجی ئەو ماڵێکە 6 مانگ بەس ئەوەی کە وتی من سەدام حوسێن کاتی خۆی تەلەبەی من بووە تا ئێمە ببین ئەوان هەر لێوە بوون ئەتر کاک سەلام خەڵکیان زۆر ڕێنیە کرد بەس تەنیا لەسەر ئەسکەری فیراری دەیان بردم بە جاری وا بۆ 12 کەس ئەمە مەشایەتم زۆرە بووانەوە کاک عەبدوولە کاک بەکیرە زەڕەنگەرەکان هەموویان ئاگاداریەوانن ئەم جارە جوانتر ئێمە ئەمان بینن بە بەردەم ئێمەیان بردن بە بەردەم ئێمەیان بردن زۆر جار لەقیان لە سارەکایە کەپز بوو
ئەتر هەمان شت ئەو پیاوە پێوتنی بۆ ڕێمیکردن بوو جاری وا بە قیژە کەس و کاری هاتم منەوە سزنەکە ژن و شتەکان هاوارێکیان بوو ئەو زڕنگەرانە حجز بوون وەکو ئێوە بەڵێ ئێستاش لەگەڵ زۆربانە کوێنم هەیە کۆنتاوەکو ویلاقات و شتم هەیە بەڵێ لەسەر ئەو زابتە ئەوانە 6 ماه حکوم درابن کاک سەلاح خوا عەفوی کە ژەمری خوای کرد لەگەڵ عەبدولی زەڕەنگەران برای سفۆلیچە بوون سفۆلیچە مەسوول بوو لەناو پارتی دموکراتی کوردستانەوە بوو ساڵی 89 بەرەو ویستی بەرەو ئەوروپا برا لە ڕێی هین شەهیدیان کرد لە ڕێی پاکستان لەم چەند ساڵی ئاخرا مێتەکان هێنایەوە سفۆلیچە لێوێ بە چەقۆ کوشتیان پاکستان داوای پاریان لێکرد بۆ پاڕۆشتی پێ بوو ڕۆشت بۆ لە ئێرانی چی براو ئەوروپا ئەتر لێ بە چەقۆ کوشتی بێن شەهیدیان کرد مەیتەکەی پێم وایە جەنابی سەرۆک وا ناگادانەوە خوا هێنایان وتەکەی ئەوە 2 ساڵ پێ ئێستا مێتەکان هێنایەوە على كل انتباه أما جمعية سجن ملقى معنا يتر كاك سلام جان تقريبا بوبا نوروس إمها الليوبي مديرك قليلك يزلبو شو باني كردم وتي باني زوقة حاضر كان أتعملوا بسلماني ما باش خمار حاضر کردو بە سارەیەک بردینانەوە هەماشن هەمان بۆ بەغا چۆن لێکم جابران بۆ بەغا تەسبێت لێ 3-4 ڕۆژماینەوە تەبا من بە جیاوم دایکمان پێکەوە 3-4 ڕۆژماینەوە بە هەمان شت بۆ کەرکووک لە بەغا بۆ کەرکووک لە کەرکووکیش ماینەوە 2-3 ڕۆژێک تەسفیاتی کەرکووک لێو بۆ سلێمانی بۆ سەرە چۆن لە ئەمنەکەەوە برایم بۆ سەرە بەدەگی سەرە نووسعاتی ناو سارەکان بزمانەوە تەسلیمی سزنی گەوریان کردین ئاگەمان لێ شتێک نییەمە تاتوین نەمەزانی کە باوکم و شەید بەکرد گولە باران کراون و شەید کراون ماجەشمان هاتنی ماجەمان هات بۆ سەماوە کێ هات ئامۆزامە هات لە ئامۆزامە هاو چۆن زانیانیەوە براون بوو زانین لە بەبوونی زەرەنگەرەکانەوە ماجوشتان زۆرە و نامەمان ئەنووسی کە ئێمە لەوێن نامەکانیان نەبرد لێ ئەمن نەبوو زۆر نەبوو کە هاتن هیچیان بەیەوە نەوت کەسکار یان ناوت پێم هەموو هێشیان نووریە ئامۆزا مەسا لە ئەڵمانیا زوان خەبەریان هەبوو ئێستا پێتم خۆیان مەتەکانی ناوە دەرەوە ئێستا ئەو شۆ باسەکە بکاتیشە وتم نوری جان باوکم چی بەسەوەتی باوکە لە سزنی گەورەیە بەکریش هەر لە خەسخانێ بەڵێ زاریوان ڕەنی کراوە چۆن ئەتر کاک سەلام جان ئێمەیان بردەوە بۆ سزنی گەورە لێوە بۆ شو بۆ ئەمنەکە هەمان شت مناو ئەمنەکە کە چوین ساحە ئەمنەکەتر دووسی ئەمنیتا بۆ نەمەناسی بەس ئەبوو عەلیم تیا ناسی و کللو شتەکەی بەدەستەوە ئەو منی یەکسەر ناسی وتي أنت أخو أبو بكر قلت نعم ملكي لقال وتي برونو جورو مديكا برابر جوري همان جوري بيانس توين بردو جوري بيانس فول بولقال برمیانەوە ژووری پێنج دایک و کچەکە ئەوانم بردەوە ژووری ژنان خۆی بەزە و مفۆز ئەبوو عەلی پێوتم وتی بەرە بن بردمانەوە ژووری پێنج ئەترکە ئەچیتە ژوور و پرسیاری لێکەن بۆ گیرایی بۆ لەسەر چی گیرایی تۆ پرسیاران ناکەن تێگەیت وتم شتێکی وایە و لە سەماوە بن بەربن کۆرە چۆن بارە بێ بەربوونی چی شتی چی وتم برام پێشمەگەوێتی ئەو کوڕا بینیت وتمەرۆڵای بین لە سوچێکا و کوڕێکی زەعیف نەمزانی کە زۆر برادری شێت بەکەی برامە و بەیەکەوە چەندەها چالێکیان کردو وتم ئەرۆڵای بینم تێ ئەو پێشمەگەی پارتیە گیراوە وتم باش وتی ئەمە شەبینی برنەرکاوە وتم بەڵێ وتی ئەمەش
نێکێتیە. کاک سەلام، ئەوەشم لەبیر چوو کاتی خۆی کە جیران 2 نەفەران هێنا بۆ ئەمنەکە، مڕانیان شخانە بوو هەردووشیان، هێکیان ناوی حەسیب بوو، ئەوکەش ناوی جەوەر بوو. لەژێر ئەم پردەی هەوڵەوا گرتیبان ڕانیان شکا بوو، ناوی ئامافرەزەکەش زانم کە جێکردیم بەس ناوی نایەن ڕانیان بە فیشە شەک. ئەمە فەزەکە چاکە ناسم ناوشتی ناو بەناو بانگە دەستەمان ئەو وای لێ کردبوون. ئەتر نەمزانی پێشمەرگە بوون چی بوون نەمزانی، هەردووکیان لە ئەمنەکا بوون، لەو ژورا بکەم نیتیا بووم. حەسیب موزەردێ بوو ڕانی گرا بۆ گەچ، ئەوی کەشان جەوەریش کاک جەوەریش هەر بە هەماشن و ڕەشێکی فانی گرا بۆ گەچ، هەردووکیان ڕەمی کران. چۆن زانیم ڕەمی کران لە ئینتیفازەکە ڕسمی فۆسکاران دانابوو، هەردووکیان بەتەنیشتێکە ئەو کاتە زانیم ڕەمی کران. ئەتر ئەلاکوولین لێو ئەمە لێو هاتینەوانە هاتینەوە ئەمە لاوەچە کە سوکارێ و گویان توێ ئەو بزانن لەکە ئەو دوانە خۆیان چاکە زانن کە ئەمە فەرزەکەی چییە. لە ژووری 5 لەگەڵ تۆ بوون، لە ژووری 5 یەکەم جار پێش بەمان بوو سەما یەکەم جار 8 بەڵێ ئەو کاتەکە تەقریبا مانگی ئەو کاتە بوو کە جێ نازانم بیزە کە بەس ژووری 5 بەڵێ بەس ئەو کە گەهاتینەوە 89 مانگی 4 ئەمە پێشمەرگەی پارتی ئەمەشانێکێتیە. من ئەستا چوون بۆ لای ئەم پێشمەرگەی کۆم پێشمەرگەی پارتی دموکراتی کوردستانەکە بوو، چوون بۆ لای تۆ پێشمەرگەی نا وڵای ئەو خەڵکەواڵێ وتی بۆ پرسیارەکەیت وڵای من برام پێشمەرگەی پارتی دموکراتی کوردستانە هاتۆتەوە بۆ چالاکی بۆم باس کرد، مەسەلەکەم بۆ باس کرد، وتی ئەوە بەڕاستە تۆ برای بەکریت؟ وتم بەڵێ. ئەو زانی بەکر شەید کراوە بەس لا من باسی ناکەم. شەید فاتیحیش هەر هەمان ساڵ 11 کەوتە کەمین لە مەنتیقەی پشدەر، ئەوی شەید کرا. ئەیا زانی قاچاقچیشە، دوای مەیتەکەیان برد زانیان کە شەید فاتیحە، ئەتە مەیتەکەی تا ئێستا هەروونە گۆڕی نییە. 1970 لە مەنتیقەی پشدەر بە دەستی جاژەکان شەید کرا لە دوورەوە قەناز لێدا بوو. چونکە من کوڕەکانی برادەرم ئیتر وتی چۆن تۆ برای بەکری؟ وتم بەڵێ. وتی من شێرکۆی کەریمی خواڕەحم، وەڵاهی ناو ناسم، وتی زانم من و بەکری برات و شێرکۆر خۆی نەبوو، ڕەسوولشی لەگەڵا بوو، ڕەسوول لە ژووری 5 بوو، ئی عەفو 6 بوو، من ڕەسوول بە چاوی خۆم نەبینی، بە شێرکۆ خوافیکە قسەی لەگەڵا کرد لە هیچ تەواڵێتەکەەوە سەوتیان نەچوو بۆ یەکتری لێو قسەی لەگەڵا کرد لەگەڵ ڕەسوولە قسەی احتیادی تێگەیت ئەوە لە ڕێی تەواڵێتەکان بێکەوە ڕەبەدبوون. بەڵێ قسەی لەگەڵا کرد، باسی کردنی خۆی بۆ کردم بەڕاستی. ئەمە تەقریبەن 24 و 1989 کە لە سەماوە هاتینەوە واسە کاتەوە بۆکەم کە چوونە ژوورۆداندەوە بەرەی بیت. هێچ شێرکۆتی شێرکۆ کەریمی خواڕەحم وتی یانوەر بەراژنەکەی تۆ ئێمە هێنامانەتەوە. وتم نازان ئێمە لە سەماوە بین و ساعتینەتەوە. وتی ئێمە هێنامانەتەوە لەکوێ؟ لە ئێران. براژنەکەم لەگە بەکی برامە لە ئێران بەکە بۆ چاڵێکی هاتەوە هەر لە ئێران مابووانی بەکی برام خێزانی هەبوو باس ناڵی نەبوو، ئەوان هێنابیانەوە. ئیتر شێرکۆ شەی شێرکۆ لەگەڵ شەی ڕەسووڵە پێم وایە پورزایەکەن، وا بزانن پورزایەکەن.
ڕسمی شەرکۆشم پێ سەحالێن هی کاک ڕسوولشم پێشەیە ڕسوول ئەتر ئەوە وتی بەکرد لەکوێ ئێسا تو شەرکۆ لەم سز نایە بەکرد من نەمەزانێ بەکرد شێت کرا و ڕێمی کرا و ئەمانە ئەوەی زانی وتی ئەنوەر من ڕێمیەکەن شێرکۆ نەخۆشی ژوو تووشی نەخۆشی بوو نەخۆشیێکی بوو هەڵامە دوو پەتاوشتی وا بوو وتم شێرکۆ احترافە کردووە دەبوتم بەرایشی باکرمەتر هەموو شتێکی بۆ باس کردم یاعین تەنانەت باوەڕکە چالاکی باس کردو من ئەگەم هەر لەوانە هەر نییە کە شێرکۆ باسی کردووە هاتونەتەوە شاری سلێمانی چەند جارێک شەید بەکرد شەید فاتی کەرکووکی شەید شێرکۆ شەید ڕەسوول بەیەک ئەم چوارە چەند چالاکیان کردو تەنانەت لە ئینیش دەربەنی خانیش لە سزنەکەوی باس کردم کاک سەلام شەید بەکر و شەید فاتیح و نەفەرێکیان لەگەڵا بوو ناوی نازانم ناردیان بۆ مووسڵ لەوێ شەید بەکر بە دەستی خۆی مدیری سەباتی مووسڵ ناو ماڵی خۆیان ناکوشت ئەمە بۆ مێژوو باسەکەم کە سەکرداری پارتی دموکراتی کوردستان لە من باشتر ئەزانێ خۆیان لە من باشتر ئەزانن بۆ بەیانەکەی ئەوان هەموو هەویان پێ بوو هەمی هەوەی تایبەتیان پێ بوو مابوونەوە لێ بۆ بەیانەکەی زابطێکی تریان کوشت تەقاین لێکرا نەفەری لەمان شەید کرا مەیتەکەیان بۆ دەرنەکرا مەی بۆ کرد دەرکەم لە مووسڵە من ئەوەی من شەید بەکرد بناسم لە ژیانە مووسڵی نەدیوە ئەو کاتانە نەبێت کە بۆ چالاکییان ناردنەوە تەنانەت چالاکی ناو تکریتی هەیە شاری تکریت ئەبێم پیاوانە بەڕاستی باس بکرن لەگە شەید فاتیحە بە هاوبەشیە ئەم نەفەریان بەجێمە خۆیان دەرکرد خۆت باشە زانی هەمی سەیتەری و ئەم شتانە بوون سێتەی دەرناچێت ئەو هەوی پێێنە وایە دەرناچێت بە هیچ جۆرێ چەند هەجار دەیان لە شەید فاتیح کردووە لە شەید بەکر کردووە هەوی مخابراتی عامەیە منی عامە هەر دەمین هەویشان بۆ کرا سەکرداری پارتی لێ وەیە کردن کە پێ هاتم بۆ چالاکی کاک سەلامجیان مەیتی شەید بەکر و باوکم خوا لێیان خۆش بێت بردویان بۆ مەیتخانە لەوێ خزمێکم لێوە بوو باوکمی ناسی بوو بەکری نێناسیەوە لەبەر کە دەمەجان تێکدا بوو دەمەجان شێوان بوو نەناسرا بوو ئالێرە دڵێکی کردو شەید بەکر دڵێکی کردو شم شێروانێ هەر پێوەوانە بەس ئەو خزمەمان لەوێ بوو کاتە مەیتخانە هاتوبوو بە مامە عەلیمی وتبوو بەراگۆرەی باوکمان مامە عەلیم کە باوکی حاجی ئەحمە و کاک جەمالی حاجی عەلی بەناوبانگ لەناو شاری سلێمانیە حاجی ئەحمەد وتبی لە شوێ ناشتویان وەرن لەگەڵمانە مامەیەکی تر مامە حەسەنم خوا لێی خۆشبێ کاک شەفیقش کوڕی مامە حەسەن بوو هەمووزەم ئەویش هەر ئەمنی خوای کرد خوا لێی خۆش بێ لەگەڵ نوریش کە برایەوانە ئەی لە ئەوروپا هێسا مەیتەکانیان پێشانداوە و حاجی ئەحمەدی ئامۆزام ئەحمەدی عەلی فەرجی پێڵێن لەگە مامە عەلیما ئەمان نەچووبوونە پێشەوە لە دوورەوە بەس ئەوی کە چوو بە پێشەوە مەیتەکان دەرکردبوو بە شەو بە فانۆز و چراوشتیوە پێشتر دوو قەبریکان هەڵکەندبوو بۆ ئەمان ئازاین 100% قبری ئەوان لێوە 100% تقریبا پێم وایە لە 15 و ئەو ناوە ئەوان ڕێمی کران 88 یعنی تقریبا 30 هەفتەیەک سزم کران ئەخر ئێستا من دوایەوەی ڕەمی کرابوون تەرمەکانیان لە مەیتخانە بوو مەیتخانە چوو بۆ لێو ناشتودا
ئەمیان لەگەڵا ئەم خزممیان لەگەڵا بکە بەلێدە ناشتی مایتخانە بردوبوونی بەلەدیە بەلێدە ناشتی بلێ لە کۆ لە سەیوان لە سەیوان بەڵە دوو قەبری جیاواز وتبی ئەمە قەبری حاجی حسێن 100 حاجی حسێنم ناسیوتەوەتی هەیە تۆ ئەتر دوایی ئێوە کە تۆ لە ئەمن هات ئەمە سژنین ئێمە جارە کە باسی بۆکە ئەمە هەردوو لە سزنین ئەمە باسی ئێمە 1970 ئێمە لە ئەرنەکا بوون ئەگەمە لەم بەزمختە نییە ئەزانم نەمەبەستم دوایەوەی کە ئێوە لە سەماوە هاتنەوە لە ئەم چەند ڕۆژێکمانەوە دوایی ئێوان بردەوە بۆ تەسفیرات لە تەسفیراتە بۆ ئەمن لە ئەمنەکە بەریانداین لە ئەمنەوە یەکسەر بەربوون لە ئەمنەوە یەکسەر بەریانداین دەستە باسی بەربوونەکە و گەیان باسی ئەم تەرموشتەکەم کە شاردومانن نە ئێستا ئەمە جارێ وردە پیا بڕین تۆ لەکە لە سژ لەوێ هاتنە دەرێ لە ئەمن ئێمە کە لە ناچینەوە چەند بوو مانگی 4 بوو تقریبا 24 و 1989 ئەنجا ئێوە خەبەرەکەتان زانی خەبەرەکەمان نەو دەقار نەزانی بوو کە بەر هاتنی سەحەکە و دایتمەوە لە سەحەکە ڕای ڕەحیم ملازمەوە لە ئەحمەد لەگەڵ تاریقا و دوانی کەشتان بە مەدەنیوەمە لە سەحەکە بوو وتی ڕای ڕەحیم وتی بڕۆن بەربوون بەس ماڵی خۆتان نەچن نەچن و ماڵی خۆتان ڕوخانە بیان شانەکەیان ڕوخانە بوو ناپیان نەوتن دی نەچن و ماڵی خۆتان دایکم خوا ئافریکاوتی ئەنوەر پێی بڵێ بەکر لەکوێیە بەکر و باوکم لەکوێیە تۆزێک ڕۆشتن 10 مەتر ڕۆشتم کە بڕۆیان وتیان بڕۆن ڕۆژی نیوەڕۆ بوو گەڕامەوە بە ڕای ڕەحیم وت عەربی نازانم بەڕاستیتر لێ مەحموود لێ بوو مەحموود مفەوزەکە وت چیتێ بۆ گەڕایتەوە وتم وەڵای پرسیارێکم هەیە وتی چییە وتم پرسیارێکم لە وتم سەیدی بەڕاستی لەو سەیدان کە ڕای دەوتێگەیت لەو هەیەەوە پێت کوێ وتم بەکری برام و باوکم لەکوێن وتی بەکر لە خەسخانە کەوتووە باوکشمان بەدەم بە دیار بەکرەوە داناوە لە خەسخانم ئێوە بڕۆن مەکسێو بوو ئێوە بڕۆن بەس ماڵی خۆتان نەچن وتم باش دینارێک شوان پارە پێ نییە بەڕاستی تەکسێک ماگە تەکسی جێ ناوێتەوە دووکەم بۆ ماڵی مامەم چوون ماڵی مامە حەسەنم ئەوەی کە خەبری باوکمێنای بۆ دەرەوە ئەگەمە لە هیچ شتێک نییە ڕەمی کردن و ئەگەمە لە هیچ شتێک نییە کاکسەڵە بێخەبەری نەوشتانە کە چوین سەرێکم هەمیان دەستیان کردە گریان وتم لەوا چ بۆ گرایبەتەن ئەمە چەند چیمان بەسەر هاتووە کارەساتی ئەمە زۆر گەورە بوو کاکسەڵە من مەسا بەدەم ئەوە باسێکم بەس ئەمە ئەگەر لە واقعیا شتێکی زۆر قورس و زەحمەتە زۆر وتی مامە حەسەنم وتی وەرە وتی ئەوزان بۆ چی کردم ناوەڵا مامە وتی باوکت و بەکر ڕەمی کران ئەتە پشتم شکاوە ڕاستی وتم بەڕاستە تی بۆ لە دیگەن ڕەمی کراوە وتم مامە شتیوان نییە لە ئەمنەکەیان ڕای دەکەش پێی وتم هەردوویان سزنن وتی تۆ باسی چیەک خۆم قەبرەکەیم دەیە وتی خۆم حاجی حسێن دەێنە خوێنی لێ هاو با قورئان ناتم چەمرە سزن کراوە بووینە لە ناو قەبرەکە دانا بوو کە باوکم هێنا بۆ دەرەوە خوێنی لێ هاو تی بەس بەکردم چیان تێکدا بوو ئەبم خاڵۆشتەمە ناسی بمانەوەنەوە هەردووچمان هێناوە ساوە تا دوو قەبرمان بۆ دەکەن سا قەبریان هەیە و ماڵەکەشتان ڕووخاوە خانۆکەیان ڕووخاندەوە کەختیان کردو خانوو هی خەڵک بوو ئەوە نەبوو کرێکی بن بەڵە بەڕاستی پشتم شکا تا ئێساش بۆ یەک لە عەزا شەید بەکر و باوکم لەبیر ناکەم بۆ یەک لە عەزا ناتوانم لەبیر ناکەم باوکم خواڵی خۆشی بێتاوان شەیدان کرد حاجێکی بێتاوان ڕوو لەخوا دایم خەریکی نوێژ و ڕۆژی خۆی بە پیاژی کاسە بوو لە دارەی هین داوامەکە دارەیەک هەبوو بەرامبەر هوانە بوو دارە ئەزیرەقەکان پێوت بەڵێ لەو لێ داوام نەکرد کاگەنوەر
چیرۆکەکەی جەنابەت بەڕاستی درێژە، ینی هێشتا ئەگەر لەگەڵی بڕۆم زۆشتی ترێ بیگەڕێنەوە، بەڵام کاتەکەمان لێرە تەواو بوو. بەداخۆت دەست خۆش بێ، سوپاس دەکەین کاتی بەشداریان بەرنامەیەت کرد. قوربانم کاکە سەلامجان، دەستیەوەش خۆش بێ، زۆر سپاس بۆ بەڕێستان. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.